بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق و بەشداری نەکردنی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەو کۆبوونەوەیە ئێمە میوانمان هەیە لەگەڵ ئەو قسەی زیاتر لەو بارەیەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک شێروان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. باشە، ینی هۆکاری بەشداری نەکردنی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان گەورەترین فراکسیۆنی کوردستانیە لە پەرلەمانی عێراق بۆ نایاسایی بوونی دانیشتنەکە دەگەڕێتەوە وەکو هەر جارێک کە سەرۆکی پەرلەمان بە هەوەسی خۆی دانیشتن دانێ یاشتی تریش هەیە. بەێ زۆر سپاس حاکم. نادوسێ بابەتی گرنگ هەیە. یەک لەوانەیە کە سەرۆک پەرلەمان ئەوە چەندین جارە و یەکەم جار نییە لای خۆیەوە کە وەکو بێدستوری بێ یاسایی بێ پێڕەوی ناوخۆی کە جەدوەلی ئەعمالی پەرلەمان جێبەجێ بکات و وەکو ئەوەی ئەمریکێک کە بۆی دێت لای سەرۆی خۆی ئەنی ئەمری لەشەوە بۆ دێ ببوورە لای هەندێک لایەن سیاسی هەیە و یان لایەن دەست ڕۆژفرۆکانی عێراق دەگەل حزبەکانی کێوڕەکە و هاوپەیمانێکە کە پێکۆ دروستیان کردگە دیژی کورد و هەرێمی کوردستان و پارتی باش دیارە دوای بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتەکان ڕاستیش لەجێ خۆی نەبوو پێش دو ڕۆژە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پامەد نییە یان قبول ناکات نەوتی عێراق کەرکووک لە ڕێگەی بووری کوردستان شتە جیهان. ئەوە گرچی دروست کردناوە ئەندام پەرلەمان و لە کەناڵەکانی عێراقیەکان و ئەوانەیە کە ئەوڕۆکە فەسائیل و میلیشیات و دیتیانەوە کە بیانوێکی زۆر باشە لە بۆ خۆیان کە ئەو هێرشەی دەکرێتە سەر هەرێمی کوردستان هەتاوڕەکە ئیدانە نەکرای لەکن زۆرین لایانی ئەوانەی سیاسی لە هەرێمی کوردستان کە لە یەک درۆژە لە بنیەی تحتی هەرێمی کوردستان لە نانازە لە چەندی گەرەێکی هەرێمی کوردستانە ئەو بەیاننامەکە موفق نەبی لای وەزارەتی سامانە سروشتەکان کە کردی هەندێک لایانی سیاسی کە بکەنە بیانی لە بۆ خۆیان و هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێم پامەد نییە ئەوڕۆکەمە وەزعیشی پێوەستیمان بە نەوت هەیە نۆت لە بەسڕان. باشە کاک شێروان من دێمەوە سەرەوانە ببوورە. یعنی ئێستا یەک دوو ڕۆژ لەمەوە بێر سەرۆک بارزانی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە یاخود با بڵێم داوایەکی کرد زۆر بەڕاشکاوەنە هەم لە حکوومەتی فیدرالی هەم لە حکوومەتی هەرێم کە دەکرێت دابنیشن بە یەکەوە چارەسەری کێشەکان بکەن. بەڵام بۆچی پەرلەمان خۆی لەو شتانە دەدزرێتەوە لایەنە سیاسیەکانی عێراق حکوومەتی عێراق خۆی دەدزێتەوە لەو پەیامە گرنگەی سەرۆک بارزانی و دەیانەوێ بەرجێکی یاسایی بۆ دژایەتی کردنی کوردستان دروست بکەن. ئەوە معلومە لە هەندێک لایانی سیاسی بەغدا و ناو پەرلەمان ئەو گروپەی کە هەیە یعنی بەتەمای ئەو بەیاننامەی وەزارەتی سامانە سروشتەکان بوو دوای ئەوە ڕاگەاندی جناب سەرۆک بارزانی وەزعەکەی گۆڕا یعنی 180 دەرەجە وەزعی حکوومەتی هەرێم یان پارتی لە دژی ئەوان لە بەرامبەری ئەوانە کە دژاتی هەرێمی کوردستان دەکەن یان حکوومەتی هەرێم دەکەن هاتە گۆڕین بەس ئەوان جەدوەلیان دانا. طبعا ئەو جەدوەلە دەبیت وەکو پەیڕەوی ناخۆی ژمارە 9 عفۆن ئەوە دەبیت بە ڕزامەندی هەرسێک بیت. ئەوە بریاری دادگە فدرالیەش سەرۆک هەردوو جێگرەکەی دەبێت هەرسێکیان ڕزامەندی بدەن ئەو جەدوەلە ئەعمال جێبەجێ بکرێت. ئەوە چەندین جارە سەرۆک پەرلەمان جێگیری یەکەم بەبێ ڕزامەندی جێگیری دووەم بەڕێز فەرهاد ئەتروشی ئەوان جەدوەل جێبەجێ دەکەن. یەک لەوانەش بوو کە پێشی ماوەیەکە لە پەرلەمان کە بیا کێشە و گرفت. بۆچی کاک شێروان ببوورە یعنی ئێستا بە ئەمان دەرکەوت نایاساییە یعنی سەرۆکی پەرلەمان بۆ خۆی هەروە با بڵین هەروە بە هەوەس بەعشیرەتی باوا بڵین باشە قەرارەدا. بەڵام شتی تر زۆر لەمە گرنگتر هەیە کە پەرلەمانی عێراق بۆی کۆ نابێتەوە. لە کاتێکدا عێراق کراوەتە ئامانج زۆر باشە هەمومان دەزانین. بەڵام عێراق هەرێمی کوردستان دەکاتە ئامانج لە سەرەتای ئەم جەنگەوە کە هەرێمی کوردستان هیچ عەلاقەی پێوە نییە نە لە دوور نە لە نزیک بەم جەنگەوە نییە. بۆچی پەرلەمان لەسەرمە کۆ نابێتەوە کە میلیشیا شیعەکان ئەوانی پێیان دەڵێن لە یاسا دەرچوو خۆ هەمویان لە یاسا دەرچوون بۆمباران کوردستانەکەن بۆ لەسەرەوە کۆ نابێتەوە بۆ ئەم بیانوەگرن. بە تاکید ئەوە یەکەم جار نییە حاکم ئەمە کێشەی سەرەکی ئەو ناکۆکی ئەو کێشەکانی بینی لایانی سیاسی کورد هەیە یان ئەو ڕەکە دەبایە ئەمە کورد یانێوانی کە بەشداریەکە نەمشو بە تاکید دیارەوان چ بەیانیان نەبی ئەو ڕەکەوان ئەوان بەشدار دەبوون ئەوانە یعنی ئەوە چەندین
يعني ئەیکوای یەک هەڵوێستی کوڕ خۆ باشە یعنی ئەمە کە ئەم کۆبوونەوەی دژی کوردە کاکە دژی تاچی کووردە دژی هەرێمی کوردستانە بۆ بەشداری ئەمە زانین ئەوە دژی پارتی نییە ئەوە دژی قواری هەرێمی کوردستانە ئەوە موچێ خۆران هەرێمی کوردستانە یعنی ئەمە هەموو دزانین بەس بەداخۆ کە دەبینین لە ینی سیاسی دیکە خۆ ڕۆژێ بەیانەکەی کە فراکسیۆنە کوردستانی زۆریان نەهاتن لەگەل پارتی بۆستیان بەیانەکە بخوێنەوە کە ئەو هێرشی دەکرێت لەسەر هەرێمی کوردستان ئەوان ئەو گروپە ئەو تیمە لە ناو پەرلەمان ڕۆن و ئاشکرایە ئەو ڕۆژیان بوو کە بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لە بۆ خۆیان هەرێم کەن ئامانج ئەوان چەندین یعنی ئەو ڕۆکە زیاتر لە 13 لژنە ئەمە دەنگمانە سەردای ئەوەی هەرێ گرنگە لژنەی نەوت و غازە ئەمن و دیفاعە لژنەی داراییە عێراق پێویستی ئەو ڕەکە بە کێشەی نەوتەیە بە ئەو ڕەکە عێراق لەبەر جەنگە عێراق پێویستی بە دارایی هەیە بە پارە هەیە هەر سێ لژنەکە دروست نەکرایە بۆ لەبەر ئەو پەرلەمانیان ئەو حکوومەتە نەعتیرا بە دستور دەکات نە بە یاسا دەکات نە پەیڕۆی ناخۆی دەکات ئەوە بەرلەمانە بەدڵی خۆیان بەدلی خۆیان ئەوانەیە کە زانن دژی هەرێمی کوردستانە بە زۆرترین کات پەرلەمان جێبەجێ دەکات و دانیشت دەکەن بەترسیش ئەی ئەو ڕۆکە نەکو هەندێک بریار دەرکەن دژی هەرێمی کوردستان زۆر باشە کاک شێروان وا بڕیار بوو یانێ دەبێ وەزیری سامانە سروشتیەکانیش ئەمڕۆ لەو کۆبوونەوەیە بەشدار بێ پێ دوایە بەشدار دەبێ نەخێر ینی بەشدار نابێتکەواتە هەرەوەی کە پەرلەمان بۆ خۆیان وەزیری نەوت و سۆمۆ بەشدار دێت بە تاکید ئەو ڕۆکە پلان خۆیان ددانن قسەکانی وەزیری نەوت دوای ئەو ڕۆکە یعنی ئەوڕۆ کۆنگرەی ڕۆژنامەی جەناب سەرۆک حکوومەت ئەو ڕۆکە زۆر باش بوو دەبایە پێشی هەفتەکە هەلوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا و لە بەرامبەر نەوت و هیچ کۆبوونەوە یەکسەبارە بە هەناردەی نەوت کراوە لە نێوان حکوومەتی هەرێمەوە دەیت و ئاگاداربی لەگەڵ گفتوگۆ گریایە لەو مەکە بەیاننامەی وەزارەتی سامانە سروشتەکان کە بەو مەرجانەی کە دەرکردیە دیارە ئەمە ڕاستیاگەمان لی نییە لەبەر شاندی حکوومەتی هەرێم یان گفتوگۆ بینی بەغداوە حکوومەت دەکرێت ئەمە وەکو ئەندام پەرلەمان ئاگادار نیمان هیچ ئەگەرێک هەیە ینی بە ڕای جەنابەت ئەگەرێک هەیە بۆ ڕێکەوتنی هەردوو حکوومەت سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت ئەوڕۆ بەیانی قەول وابوو لە ڕێگەی ئۆنلاین لە کۆبنەوە بکرێت و بەس کۆبنەوە نەکرێت بیکەن حکوومەتی هەرێم و دەگەل حکوومەتی بەغدا وەزارەت نەوت و ئەو ڕۆکە بەرکەم ئەو شەو ینی بێجگە لە وەزیری سامانە سروشتیەکان و لە حکوومەت چیترە بۆایە بەشدار بێ ئەوە نێت و ئاگادار وەڵڵا ئەوە دیا دەبێت سەرۆک دیوان بەڕێز دکتۆر ئومێد سەباح حەواگە وەزیری سامانە سروشتەکان ئەگە بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرۆیە یان ئامانج ئەوانە یعنی دەگەل بەغدا دەگەل ئەوانی بەرپرسن دەبایە پێشی هەفتەکە نەگەشتینە ئەو ڕۆکە نەکرا ئەوان نەیان کردیان چی بوو هۆکارەکەی طبعا غەڵەتی لە هەردوو کە بەس دەبایە ئەمە پێشتر کە مەزن ئەوە کە وەزعی عێراق موچێ هەرێمی کوردستان ڕەبتە دەگەل نەوتی بەسڕا نۆتی کۆبوونەوەکەی ئۆنلاین ئەمڕۆ نەکرا ئەوڕۆ نەکرا ئەوڕۆکە باش کاک شێروان بەڕاستی ببوورە ینی ئەمە ینی هینەکەیە بکرێت یان لە چەند ڕۆژی داهاتوو نادەکرێت ئەو ڕۆکەیان بەیانی لەس ئۆنلاین ئەوڕەکە دوای کۆنگرەی ئەو ڕەکە ئەمە بۆ هەناردەکردنەوەی نەوت ئەو چەند خاڵێکێک کە جەناب سەرۆک حکوومەت باسی کرد ئەو ڕەکەکە بتوانین ئەو حەقلانی نەوت کە هەیە کە ئەماش نەکرێت و لایانی یعنی هەر کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری و قسە گۆڕینەوەی یاخود بڕیار دەتوانن بریارە بڕیار بریار دەدەن و سەواتە هەردوو لە حکوومەت دەسەڵاتی بڕیارێنێ بەلێ بریار شێروان بەڵام پرسیارێک دێتە پێشەوە ینی ئێستا ئەم پەرلەمانای خۆتان ینی ئەم پەرلەمانی عێراق جەنابیش و ئەندامی پەرلەمانی ئەوەی نەوتی ڕاگرتووە ئێرانە لە گەروی هورمزەوە بڕوە ئەم بیانوە چییە بە هەرێمی کوردستانی گرن خۆ ئەگەر بۆری نەوتی کەرکوچیش بەکاربێنەوە کە بەکار نایێتەوە زۆر کۆنە لە 76ەوە ڕزیوە 200,000 زیاتر ناتوانێت ڕەوانە بکە بۆ لە داوا ناکەن لە ئێران ڕێگابە بە کەشتەکانی عێراق نەوت بنێرنەوە ئەمە خۆ بیانوویەکی حەیە عەلە السەلات بە هەرێمی کوردستانە حەیە عەلە الفەلاح ئەوان دەزانن ئەمەش دەزانین ئەمە نامانەوێت وەکو هەرێمی کوردستان یان حکوومەت ئەمە بەیانوو بدەین ئەوان یعنی وەک دەزانن ئەوە قسانی کە دەکەن هیچ ئاساسی بۆی نییە بەرامبەر حکوومەت هەرێمی کوردستان بەس ئەو ڕۆکە کردنە هەڵڵا لەسەر هەرێمی کوردستان لەسەر حکوومەت هەرێم و ئەو ڕۆژە ئەمە براینە ئەمە پێکەوەینە ئەمە دەبیت دەگەلمان ئەمە دەزانین کە تو لە 4 ملیۆن بەرمیل ئەتو ناتوانانی بە 200,000 بەرمیل ئەتو موچەی خەڵکو یان تەشغیلی حکوومەت جێبەجێ بکێ بەس دەبایە حکوومەتی هەرێم مەجال نەداتە بەغدا کە بیانووی لە بەرامبەرمان هەبیت یعنی نمونێک زۆر بەسیط مانگانە ئەمە 6 ملیار موچەی خۆرانەوە نییە پشکی هەرێمی کوردستانە ئەوان هەناردە ناکەن ئیلا ئەمە 120 ملیار بنێرین ئەخر زۆر حەلەکەی ئاسانە ئەو 120 ملیارەکە پێ قاسە لێبڕ پارەکەت کە برن ئەمە نانێن ئیلا دەبێ ئەنگۆ پارە بنێن
ئەوە هەموو بیانۆ لە بەرامبەری هەرێم و حکومەت هەرێمی کوردستانە دەبیت ئەمە زۆر هشیاربین لەو کاتە کە شێروان ببوورە ینی کاتیشم زۆر نەماوە ینی ئەم زەختانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان یەکەن بۆ ئەوە نییە هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بەم جەنگەوە نییە بۆ ئەوە نییە هەرێمی کوردستان تێوە بگلێنن ئێمە چه علاقەمان هەیە خۆیانەوە تا تێوەگلاون بۆ ئەیانوێ هەرێمی کوردستان وا لێ بکەن ئەوە کێشەمە لەگەڵ بەغدا ئەوەیە بەغدا ئەو گەندەڵی کە هەیە ئەو بێ یعنی دەبینین نەیاسا نە دستور نە پەیڕۆ ناخۆی بەس هەر عێراق دەوڵەتە ئەو ڕەکە دەوڵەتی موسەساتی هەیە ئەوانەی کە لەسەر خۆیان جێبەجێ دەکەن لەسەر عێراق لەسەر کوردستان ناوێتن جێبەجێ بکەن کە دەبین ئەو ڕەکە ئەو کوردستانێک کە گەشتی ئەو قۆناغەکەمە تێدانە ئەوان لەو فەشەلەولەی گەندەلیە و لەوە تێدانە ئەو ڕەکە حکومەت پارەی نەماوە حکومەت ئەوە کە ناتوانێت نەفت ناردێت دەرەوە بکاتڕکە شەڕەکەی خۆی ئەگەر بەم دۆخەشەوە بێکا کە شێروان ببووریانی ئەگەر ئەوانە هەر ئاوا بەردەوام بن لەسەر ئەم عینادی و شەڕ پێفرۆشتن بە هەرێمی کوردستان و خۆشیان نوقمی گەندەڵی و هەموو شتێک بوون پارەی نەوتیش نەماوە پێدوانە عێراق بەرەو تونێلێکی تاری گەڕوە بە زۆر نییە بەتاکیت بەخۆی ئەمە ئێستا ئەو موشەی ئەگەر هات ئەو مانگە دوای گەژنە ئەوە هین پێشی دوو مانگە ئەو نفتێک کە فڕۆشای لە بۆ کۆمپانیەکان پارەکە دێتەوە لەو دوو مانگە بێت عێراق پارەی نییە مەفلسە بەنکەکان پارەی نییە سیولەی نییە ناو بەنکەکان لەوم ئەوان دەبێتیان ئەوڕەکە هەرێمی کوردستان بکەنە حنجەت وەڵڵە هەرێم نەیهێشت نەفتی کەرکووک لە ڕێبوریەکان ئەمە وەکو حکومەت باە حکومەتی هەرێمی کوردستان دەمێت فەرمو حەزەکەن 10 ملیۆن وەرن لە ڕێگەی هەرێمی کوردستان قازانجی کورد و هەرێمی کوردستانە بەس ئەوان هەموو بەیانۆیان دژی هەرێمی کوردستانە بەس بەداخەوە لە بۆ کوردی خۆمان لە بۆ فراکسیۆنی کوردستانیەکان لیانی سیاسی کە ئەوانش دەگەل لیانی سیاسی دیکە دەبنە دژمنی کورد و کوردستان زۆر باشە کورد دەڵێ خوا لا سڵتان مەحموود گەورەترە خوا زۆڵم قوبوڵ ناکە دەست خۆش زۆر بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ